بردومانەکەی سەر ئیسرائیل بۆ گێڕانەوەی ئابڕوو بوو یاخود هۆشداری بۆ دووبارە نەکردنەوەی هێرشەکان دژ بە ئێران. بژاردەکانی بەردەم تەل ئەبیب چین؟ ئایا وەڵامکاری سەربازی بەردەوام دەبێت؟ ئەم کاتتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. شەوی ڕابردوو سوپای ئێران هێرشا چاوەڕوان کراوەکەی خۆی دژ بە ئیسرائیل ئەنجامدا. هێرشەکە وەک چاوەڕێ دەکرا سنووردار بوو، هیچ ئاماژەیەکی تێدا نەبوو کا ببێتە هۆی جەنگی درێژخایەن. هێرشەکە لا وەڵامی هێرشێکی پێشووتری سوپای ئیسرائیل بوو کە کردیا سەر کۆنسوڵخانەیەکی ئێران لا دیمەشق کە بەهۆیەوە ژمارەیەک بەرپرسی باڵای سوپای پاسداران کوژران. بەشێک لە چاودێران پێیان وایە ئێران پێشتر و ئێستاش نیەتی نییە بازنەی شەڕ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا فراوان بکات بۆ ئاستی جەنگی درێژخایەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەستەوەسان ناوەستێ لەو کاتانەی کا هێرشی دەکرێتە سەر. بەڵام دانەوەی شەوی ڕابردوو بە ئامانجگرتنی ڕاستەوخۆی ئیسرائیل لا کاتێکدایە جاری پێشوو سوپایە وڵاتە چەند ئامانجێکی لا هەولێر بردومان کرد بە پاساوی ئەوەی بنکەی مۆسادی لێ. بەڵام ئەم جارە هەرێمی کوردستان لا هێرشەکان دەرکرا بوون، جگەلەوەش چەند درۆن و موشکێک دەوترێت لە ئاسمانی هەرێمی کوردستان تێکشکێنراون کە بە ئاراستەی ئیسرائیل هەڵدراون. وەڵامەکەی ئێران بە بڕوای بەشێک لە چاودێران تەنها خۆ دەرخستنێکی سەربازی و گێڕانەوەی ئابڕووە لە لایەن ئێرانەوە کە بەهۆی هێرشی سەر کونسوڵخانەکەی لادی مەشق دووچاری بوو. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە وەڵامەکە هۆشدارێکی تند بە ئیسرائیل گەاندووە. چیتر ئێران دەستەوەسان نابێت ئەگەر ئیسرائیل ڕاستەوخۆ فەرماندا سەربازی و بەرژەوەندیەکانی ئێران بکاتە ئەمە. لەبارەی ئەگەری وەڵامدانەوەی ئیسرائیل بۆ هێرشەکە ئەڵپەڕی ئیلای ئیسرائیلی ڕایگەیاندووە. سەرۆکاتی ئەرکانی سوپای ئیسرائیل وەڵامدانەوەی هێرشەکەی شەوی ڕابردوو ئێران کاوتوێ دەکات و چەند بژاردەیەکی جۆرا و جۆر بۆ وەڵامدانەوە هەیە. هەروها ماڵپەڕەکە ئەوەشی ئاشکرا کردووە یەکێک لە بژاردەکانی بەردەم سەرۆکایەتی ئەرکان کوشتنی فەرماندا باڵاکانی ناو سوپای پاسدارانی ئێرانە. هەروەک چۆن ماڵپەڕەکە لە ئازاری سەرچاوەیەکەوە ئەوەشی خستۆتە ڕوو کە بژاردەیەکی دیکەی سوپای ئیسرائیل بە ئامانجگرتنی کەشتیا ئێرانیەکان و بردومانی چەند دامەزراوەیەکی حکومی و کێڵگەی نەوتیە. هەموو ئەگەرەکان بۆ ئەوەن ئاراستەی گرژەکان زۆر فراوان نابێت، چونکە ئەمریکاش لەگەڵ ئەوە نییە گرژی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ببێت، بەتایبەت کە ئەم ساڵ هەڵبژاردننی سەرۆکاتی لە ئەمریکا ئەنجام دەدرێت. ئیدارەی بایدنیش ناوێت با شەڕێکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرقاڵ بکرێت. هەرشاد بن.